خاڵێکی زۆر جوانم لێرە دیت ئافرەتەکانی ژۆچ پیاوەکان توانیان بەشداری بکەن و شانبەشانی پیاوەکان بگرە باشتریشم دیتن ئێمە وەکو قوتابیانی پەیمانگای ئەتلەس توانیمان بەشداری بکەین لەو مەراسۆنە زۆر بە خۆشحاڵی و لەگەڵ هاوڕێکانم توانیمان کۆمەڵێک کچ و کوڕی گەنج و لاو لەو مەراسۆنە تیمار بکەین. یعنی چارەسەری سروشتی ئەو کەسانەتان دەگرە وەرزشوانانێک کە توش پێکان دەبوو. بەڵێ کۆمەڵک ئافرەت بوون لەگەر هەندێک کوڕی بوون توانیمان چارەسەریان بکەین. باشە خۆشت ئارەزوود نەدەکرد یەکێک بی لە بەشدار بووەکان ئەمڕۆیان ئەرکەکەی خۆتت پێ پیرۆستتر و باشتر بوو لەوەی چارەسەری ئەوان بکەیت؟ وڵای ئەرکەکەی خۆم پێ پیرۆستتر بوو لەبەرەوەی ئەوانیش پێویستیان بەوەیە گەنا زۆر خۆشحاڵم ئەمش بەشداریم کردوە. باشە تا چەند گرنگن چالاکی ئاوا ماراسۆنی ئاوا ئەنجام بدرێن بۆ گەنجان؟ وڵای زۆر پێویستە بەس خاڵێکی زۆر جوانم لێرە دیت ئافرەتەکانی ژۆچ پیاوەکان توانیان بەشداری بکەن و شانبەشانی پیاوەکان بگرە باشتریشم دیتن پلەکانی پێشەوەیان بەدەستێنا بوو خانمان. بەڵێ ئافرەتەکانیش لە ڕیز پیاوەکان بوون لە ڕیزبەندیەکەم بوون.